لە کاتێکدا سەرانی جووت حیزبی دەسەڵات و کۆمپانیاکان خاوەنی دەیان نەخۆشخانەی ئەهلی بوون کە بە نرخی خەیاڵی چارەسەری نەخۆشیان دەکرد و بازرگانیان بەسەر هاوڵاتیانی هەژار و لێقەوما و بەژمەینەتی ئەم هەرێمەوە دەکرد. کۆمەڵی دادگەری کە خزمەتکردنی هاوڵاتیان بە ئامانج و ئەجێندای سەرەکی خۆی دەزانێت نەخۆشخانەی بەخشینی کردەوە. کردنەوەی نەخۆشخانەی بەخشین بوو بە دەرچەیەکی میهرەبانی بۆ هاوڵاتیانی نەخۆش و هەژار لەبەرەوەی نرخی بینینی پزیشکی پسپۆر تەنیا بە 3000 دینار بوو کە 6 ئەوەندەی نرخی نەخۆشخانە تایبەتیەکانی دیکە کەمتر بوو. کردنەوەی نەخۆشخانەی بەخشین لە سلێمانی و دواتریشکردنەوەی کۆمەلگای پزیشکی بەخشین لە هەریەکە لە شارەکانی هەڵەبجە و کەلار و ڕانێ و چەمچەماڵ و کردنەوەی دەرمانخانەی بەخشین لە کفری پرۆژەی تەندروستی بەخشینی ڕوبەڕووی هەڵمەتێکی بەرفراوانی دژایەتی حیزبی و حکومی کردەوە. لەبەرەوەی بەخشین زیانێکی گەورەی بە بازرگانەکانی کەرتی تەندروستی و بەرپرسە بزنسمان و خاوەن نەخۆشخانە ئەهلیەکان گەیاند و ڕۆژانە لە ڕێگای فشاری جۆرا و جۆرەوە دەیانویست نەخۆشخانەی بەخشین ناچار بکەن نرخی بینینی نەخۆش و تاقیگە و دەرمان و سۆنار و پێداویستەکانی نەخۆش وەک نەخۆشخانە ئەهلیەکانی خۆیان بۆ نرخێکی خەیاڵی بەرز بکەنەوە. بەڵام بەرپرسانی کۆمەڵ ڕەتیان کردەوە مل بۆ ئەو فشارانە بدەن و جەختیان لەوە کردەوە کە نەخۆشخانەی بەخشین پرۆژەیەکی قازانجنەویستە و تەنیا بۆ خزمەتی هاوڵاتیانی هەژار دروستکرا و بازرگانی بەسەر هاوڵاتیانەوە ناکەن و هەر بەو شێوەیەش دەمێنێتەوە. کردنەوەی نەخۆشخانەی بەخشین لە کاتێکدایە لە هەر سیستمێکی سیاسی و حکومڕانی تەندروستدا ئەوەی گوزەران و پێداویستی و خزمەتگوزاری بۆ خەڵک دابین دەکات حکومەتە، بەڵام لە هەرێمی کوردستان ئەم ڕۆڵە پێچەوانە بووەتەوە. لە هەرێمی کوردستان هەندێک لە حزبەکان و زۆرێک لە خێرخوازان لە بری حکومەت شانیان داوەتە بەر ئەرکێکی قورس و دەیانەوێت لە سەختی گوزەرانی خەڵک کەم بکەنەوە. بە تایبەت کۆمەڵی دادگەری کوردستان کە دروشمی دادگەری و خزمەتی خەڵکی هەڵگرتووە بە جۆرێک سەرباری کەمی ئیمکانیات و سنوورداری هۆکارەکانی بەردەستی توانیوێتی لە چەندین کایەوە ئەوەندەی بۆی کرابێت خزمەت بکات و بەشێک لەو بارەگرانە سووک بکات کە لە ئەنجامی نادادگەری و خراپ ئیدارەدانی وڵاتەوە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. لە ئێستادا نەخۆشخانە و کۆمەڵگە پزیشکی و دەرمانخانەکانی بەخشین لە شار و شارۆچکەکانی هەرێم ڕۆژانە سەدان هاوڵاتی و نەخۆش ڕوویان تێدەکەن بەهۆی گونجاوی نرخ و بەرزی کوالەتی خزمەتگوزارەکانیشەوە بوونەتە جێی متمانەی هاوڵاتیان. خزمەتی نەخۆشخانە و کۆمەڵگە پزیشکەکانی بەخشین لە کاتێکدایە کەرتی تەندروستی گشتی بە پیلان ئیفلیس کراوە. ئێستا ئەوەی لای هاوڵاتی ڕوون و ئاشکرایە نەخۆشخانە حکومیەکان هیچ خزمەتگوزاری کەوتۆ پێشکەش ناکەن تا هاوڵاتی چارەنووسی خۆی بداتە دەست نەخۆشخانە ئەهلی و تایبەتەکانی بەرپرسە بازرگانەکان و لەسەر گیرفانی خۆی چارەسەر وەربگرێت. ئەوەی مایە تێڕامانە دەبێت بەراورد لە نێوان دوو جۆر لە حزبدا بکرێت کە جۆرێکیان بە ئەنقەز نەخۆشخانە حکومیەکانی فلیس دەکات تا هاوڵاتی بۆ وەرگرتنی چارەسەر ڕوو لە نەخۆشخانە ئەهلیەکانی خۆیان بکەن. جۆرێکی دیکەی حیزبایەتیش کە لە کۆمەڵی دادگەریدا خۆی دەبینێتەوە نەخۆشخانەی ئەهلی دەکاتەوە بەڵام بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت بە بەرزترین کوالێتی و کەمترین نرخ.